سڵاو هەڵبژاردننی عێراق لەم جارەدا زۆرترین مشتومڕی لەسرە ئیسلامیەکان سوننەی عەرەب سفر بوونەتەوە لە کوردستان یەکگرتو هەندێک سەرکەوتووە و کۆمەڵیش تاو داکشاوە ئایا ئەم ئینتیخاباتە چیمان پێڵێ بەنسبەت ئیسلامیەکانی کوردستانەوە و عێراقەوە بینەرمان هەڵبژاردننی دەیدەی عێراق کە لە ڕاستیدا وەڵامدانەوە بوو بۆ خۆپیشاندانەکانی 2 ساڵ بەر لە ئێستای عێراق کە تێیدا خۆپیشاندەران داوای گەڕانەوەی نیشتیمان و ژیانێکی شایستەیان دەکرد هاوچێشە سیاسی و هەرێمایەتەکانی تاڕادێ گۆڕیوە ئەوەی لەم هەڵبژاردنەدا تێبینی دەکرێت ئەوەیە هەم لەسەر ئاستی عێراق و هەم لەسەر ئاستی کوردستان کێروی حیزبە ئیسلامی و مەزهەبیەکان بە جۆرێک لە جۆرەکان لە داکشاندایە بە تایبەتی ئەو حیزبانەی کە جۆرێک لە تونڕەوی بە گوتاری ئاینیانەوە دیار بووە بەشێک لە توێژەران سەرڕای کەمی بەشداری هاوڵاتیان بەگشتی ئەمە بۆ گەشەی هۆشیاری سیاسی خەڵکی عێراق دەگەڕێنەوە کە چیتر دروشمی ئاینی و مەزهەبی بەلای هاوڵاتیەوە گرنگ نییە چونکە ئەم چینە سیاسیە کە بەرگی ئاینی پۆشی بوو لە ڕاستیدا عێراقی تووشی گەندەڵی و دارمان و هەرەسێنانی ئابووری و کۆمەڵایەتی کردووە لە کوردستانیش مەیلی هەڵبژاردننی هاوڵاتی کورد بە ئاراستەی پرۆژەی واقعی و گوتاری نەتەوەییدا چووە و لە جاران زیاتر خوازیاری ژیانێکی ئارام و دەرفەتی کار و کرانەوەی سیاسی و کۆمەڵایەتین ئەوە جگەلەوەی ئاشکرایە کێشەی نێوان کورد و دەوڵەتی عێراق پەیوەندی بە مەزهەب و ئاینەوە نییە بەڵکو کێشەیەکی تەواو سیاسیە هەڵبژاردنەکانی پێشوەختەی 2021 لە عێراقدا زۆرترین قسەی لەسرە زۆر کەس ئەوانەی کە شکستیان هێناوە باس لە تەزویرێکی زۆرەکەن بەڵام لە نێو هەموو ئەمانەدا دەبینین ئیسلامیەکان بە سوننە و بە کوردەوە شکستیان هێناوە بە تایبەتی لە کوردستاندا کۆمەڵی ئیسلامی کوردستان یاخود کۆمەڵی دادگەری لە ئێستادا سوننەی عەرەب سفر بوونەتەوە هیچ دەنگێکیان نێناوە مەبەستم لە ئیسلامیەکانی ناو سوننەی عەرەبە لە کوردستاندا تەنیا یەکگرتو دەنگیان زیا کردو بوونەتە 4 کورسی ئایا ئەمە چیمان پێ دەڵێ ئایا ئیسلامیەکان لە کوردستاندا هیچ ئایندەیەکیان هەیە؟ هەڵبژاردننی عێراق کۆتایی پێهات ئەم جارە زۆر جیاواز بوو لە با بڵێن هەڵبژاردنەکانی تر ئەوەی بەلای منەوە گرنگە لە هەڵبژاردننی عێراقدا لەم بابەتە باسیەکەین سوننەکانی عێراق سوننەی عەرەب کە لە 2023 بە ئیسلامیشی زۆر تۆخی دەستیان پێکرد کە چی لەم جارە ئەبینین ئیسلامی بە هیچ شێوەیە دەنگی نییە ئەوەی سەردەستە خەنجەر و هەلبوسین کە هیچیان بۆنی ئیسلامیان لێ نایە هۆی چییە ئیسلامی وە دەنگ و ڕەنگیان نەما لە ناو سوننەی عەرەبە بەنایخوا طبعا ئەگەر بێت و سەیری نەخشەی سیاسی عێراق بکەین بەڕاستی بە ئیسلامی سیاسی بە شیعە و سوننەوە دەبوایە یعنی هیچ دەنگێکیان نەهێنایە یعنی ئەگەر پاڵپشتی ئێران نەبوایە و تەزویر و ساختەکاری نەبوایە ئەلەم جارە بە هیچ شێوەیەک یعنی ئەوە دەنگیان نێنایە چونکە یعنی ئەگەر بێت و ئێمە سەیری شیعە و سوننە بکەین وایەتە ئیسلامی سیاسی لە عێراقا دەبینین گەورەترین پشتی گەندەڵیان بەرەکەوێت یعنی ئەبینی ئەم عێراقە پڕخێرە ئەم عێراقە یعنی دەوڵەمەندە دەبین ئێستا قەرزارە لە سا 24 میلەت لە ژێر هێڵی هەژاریایەوە ڕوبعێکی میلەتەکە لە ژێر هێڵی هەژاریایە و ئینجا دوایەوە ئەبینین طبعاً احتیاجی لە ڕووی داراییەوە لە ڕووی مەسەن خزمەت گوزاریەوە لە ڕووی ئابووریەوە دەبین زۆر دواکەوتووە بەس خۆنەی شیعە لەمە بەشدار بوو سوننەی عەرەب بە تایبەتی ئەزانم طبعاً احتیاجی ئەوەی کە ئێسش سەرکەوتووە شیعەی عەرەب بەڕاستی پاڵپشتی ئێرانە و تەزویر و ساختەکاریکی زۆرە چونکە طبعاً احتیاجی یعنی بە سوننە و بە شیعەوە ئیسلامیەکان فەشەلێکی زۆریان هێنا لە بەڕێوەبردننی حکومڕانی لە عێراقا نەیانتوانین نمونەیەکی جوان پێشکەشکە نەیانتوانی خزمەت ئیسلامیەکان وەک چی ئیسلامیەکان طبعاً وەکو حیزبی ئیسلامی و هەروە وەکو ینی ئەو کوتلە سونیانەی کە هەبوون
کە پاشخانیان ئیخوانی بوو یاخود پاشخانوانی ئیسلامی و بەڵام بەناوێکی کەەوە خۆیان پێشکەش کرد بەڵام هەر نەیانتوانی ینی بگەنە ئاسێکی باش هەمووی طبعا هەمویان زۆربەی زۆری سونەکان و زۆربەی زۆری شیعەکان لە پاشخانێکی ئیسلامی سیاسیەوە سەرچاویان گرتووە لەبەرەوە طبعا ینی ئەگەر بێت و هەڵبژاردنێکی پاک و بێگرد بێت بێگومانم من ئەم حیزبانی ئێستا کە لە سەردەسەڵاتی عێراقان یعنی بەتەواوەتی دەرەکرێن لە عێراق تۆ پێتوانێت سەدر جیاواز لەوان نەخێر هیچ جیاواز نییە طبعا اعتیادی مثلەن کۆمەڵێت ینی شت ئەکات وەکو تەمسیلی وایە بەڵام هەر بەڵێ اعتیادی هەر حزبێکی ئایدۆلۆجیە و طبعا حزبێکە لەسەر بنەمای تەقدیس ینی اعتیادی بنیادراوە تەقدیسی شخصەتی مقتەدا سەدر تەقدیسی مەرجعیەت ینی ئەو جۆرە ینی بیر و بۆچوونەیە بەڕاستی کە ئەمە ینی وای کردووە لەوەی کە حکوومەتی عێراق بە هیچ شێوەیەک دانەمەزرێ و بۆ داهاتوش دانامەزرێ چونکە ینی هەڵبژاردنەکە لەسەر بنەمایەکی تەزویر و سەختەکاری بنیادرا بەس ئەوان با بڵێن ئیمارات و ئەمریکا و تورکیا تاوانبارەکەن بەوەی کە ساختیان کردووە چونکە شیعەکانی موالی بە ئێران هیچیان نەهێناوە طبعا اعتیادی ئاخر خۆی طبعا ئەگەر بێت و ئێمە سیرکەین بەڵێ طبعا ئێران طبعا یاریەکە لە عێراقا دەمێک ئەوانەی کە لەگەڵ خۆیەتی بەرزیانەکات و دەمێک نزمیانەکاتەوە یعنی شتێکی زۆر ڕۆتینیە یعنی ئەگەر بێت و ئێمە سەی نەخشەی سیاسی عێراق بکەین لە هەموو هەڵبژاردنەکە گروپێک گێتە پێشەوە مەرجنیە هەر یەک پێت وایە ئێران بەڵێ دەوری هەیە بەڵێ گەورەترین دەوری هەیە طبعا دادی عێراق ئێستا وەکو پارێزگایەکی ئێران وایە بەڕاستی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئابوووریەوە لە هەموو شوێن شتێکەوە طبعا کۆنتترۆلی ئێرانە لەبەرەوە من ینی بە دووری ئەزانم ئەگەر بێت و طبعا اعتیادی محاولاتی ینی هەوڵی ئێران و ئەمریکا و جۆرەشتانەیە ناگاتە 50 کاندید ناگاتە 50 ئەندام پەرلەمان کە ئەویش لە شێوەی کۆمەڵە بزوتنەوەیکی خۆپیشاندەرانە مەسەرەن خۆیان نواندووە یاخود لە ڕێگەی کۆمەڵە کەسێکەوە کە بەناوی سربەخۆ خۆیان پێشەش کرد زۆر باشە با بینە سەر کوردستان لە کوردستان کۆمەڵ و یەکگرتومان هەیە بەجیا لە هەڵبژاردننی پێشوو ئەم جارە بینیمان کۆمەڵ شکستێکی بەرچاوی هێنا یەکگرتو سەرکەوت یەکگرتو دوو کورسی زیاد کردووە کۆمەڵ کورسیەک دابەزی خۆ هەردوو لە ئیسلامی بوو پێت وایە هۆکاری ئەمە چییە بەگشتی طبعا ئەوە خۆی ینی مەسلەی کوردستان طبعا بێ ئێمە یەکشت لە بەرچاو بگرین کە ئەویش مەسەلەکە ئیسلامی سیاسی نییە چونکە ئەگەر بێت و ئێمە سەیری دنیا بکەین دەبینین حرەکەی طالیبان حرەکەیەکی تۆنڕەوە لە ناوی لیستی ئێرهابیا هەبوو و اینجا دوای حرەکەیەکی زۆر تند بوو 20 ساڵ شەڕی لەگەڵ ئەمریکا کرد بەڵام لە داهات ینی لەم ڕۆژانە طالیبانیان هێنایە سەر حکم و مەسەرەن گەڕایە بۆ سەر حکم مەسلەی طبعا اعتیادی ئیسلامی سیاسی کاتێک لە ناو یاریەکا بێ یاخود کاتێک لە ناو چوارچێوەی سیاسەتی نێودەوڵەتیا بێ یاخود سیاسەتی نێودەوڵەتی ڕەزامەندی دەربڕێ ئەوە یێتەوە سەر حکم ینی علاقەی بەوە نییە کە ئایا ئەمە ئیسلامیەوە ئیسلامی نییە طبعا کۆمەڵ و یەکگرتو لە هەڵبژاردنەکە یەکیان دوو کورسی زیاکە لە هەڵبژاردنەکە یەکیان دوو کورسی کەمەکە کۆمەڵ و یەکگرتو تەنها ئەو حەجمەیە لەوە زیاتر نابێ پێتوانیە هەر ئیسلامی سیاسی لە دنیای ئیسلامە بەگشتی بۆ نمونە لە مەغریب لە 90 کورسی وەنە سەر دوو کورسی مەسەلەن لە تونس شکستێکی بەرچاوە بینن بۆ نمونە لە 10 ساڵی حکومڕانی کە با بڵێن نەهزەتیا سەردەست بووە ڕوتبەی اقتصادی تونسی لە عالەمە ئەو پێوەرە عالەمێکە 10 دەرەجە دابەزیوە خۆشی لە چلەوە هاتە خواردن بیستونەوەستە پێتوانێت ئەمە شکستەیە طبعا خۆی دووسێ هۆکار هەیە نابێ ئێمە ینی تەنهای بزانین و بزانین یەک سەبەبە طبعا یەکەم خۆی بۆ خۆی ئیسلامی سیاسی بەڕاستی شکستێکی زۆر گەوریان هێنا لە جیهانی ئیسلامیە لەبەرەوە نەیانتوانی ئیدارێکی باش بەڕێوە بەرن نەیانتوانی خزمەتگوزاری پێشکەشکە نەیانتوانی زۆر ینی شت خەڵک ڕازیکەن بە شێوازێکی ڕێک و پێک یعنی ئێتر لە سووریا ئەڵێ لە یەمەن ئەڵێ لە لیبیا ئەڵێ لە شوێنەکانی کە بڵێ ئەمە یەکەم دووهەم سیاسەتی نێودەوڵەتی یعنی ئەمڕۆ بوار نایە بە ئیسلامیەکان بێنە پێشەوە
يعني اعتیادی مەسەن بۆ چونکە دەسەڵات لە هەموو جیهانە پێتوانێت سعودی و ئیماراتن ئەم گەمەیەکەن بەڵێ طبعا سعودیە ئیمارات بەڵام سعودی و ئیمارات بە دەرەجەی دووە طبعا ئەمریکایە ئەوروپایە زیاتر بەس ئەمریکا زۆرتر لەگەڵ ئیسلامیەکان مشکلی نانا مشکلی ئەمریکای دیموکراتیەکان نەخێر مشکلی هەیە هەمویان دیموکراتی جمهوری پێتوانێت ئیمێلەکانی هیلاری کلینتۆن لەم بارەوە ڕاست بنیانی والله ئەزانی چۆنە سەریکە سیاسەتی نێودوڵەتی هەمیشە خەریتەیە دائانێت کە لە بەرژەوەندی خۆیان بێ بەرژەوەندی ئابووری بەرژەوەندی سیاسی بەرژەوەندی ینی حکومڕانی لەبەرەوە طبعا احتیادی ئەگەر بێت و ناڕازی بێ لەو حکم طبعا ناڕازی بێ لەو حکومڕانی لایە بە بەڵام ئەگەر بێت و ڕازیش بێ بەرژەوەندیەکەی بپێکێ ئەوە ڕۆڵیاتی وەکو چۆن ێستا وەکو باسمان کرد تالیبان خۆ ئیسلامیشە تیرۆریستیشە بەڵام هێنایانەوە سەر دەور لەبەرەوە پێتوانێت ئەوەش بۆ گەمەیشترە بەڵێ تالیبان خۆیەتی نه بۆ شکستی تالیبان نییە بەڵام بۆ قۆناغێکە هێنایان تۆ لە ئەفغانستان کە تەمان ڕۆڵ ببینێ دەور ببینێ بۆچی چونکە احتیادی بەرژەوەندیەکی ئابووری سیاسی هەیە بۆ ئەمریکا بۆیە لەبەرەوە بوارەیە بەوە لەبەرەوە من ینی وا هەستەکەم کە سیاسی نێودوڵەتیە طبعا احتیادی نەخشەدا ئەڕێژێ نەک ئەوەیە کە وەڵا بڵین ئیسلامیەکان مامەستا پرسیارێک بمبورە کاتمان کەم ماوە هەر بەگشتی پێتوانێت ئەحزابی ئایدۆلۆژی ناتوانن لە ناو کەشی دیموکراسی هەڵکەن طبعا ئەوە شتێکی بەڵام چییە طبعا بەگشتی نییە بەڕەهایی نییە طبعا لە کۆمەڵگا مەدەنیەکانە لە کۆمەڵگا پێشکەوت و خوازەکانە یعنی حرکاتی ئایدۆلۆژی کەمتر توانای بەرەو پێشچوونیان هەیە یاخود گەمەی دیموکراسیا بیبەنەوە زیاتر ئەو بزاوانە یاخود زیاتر ئەو حیزبانەی کە پشت بە خزمەتگوزاری ئەبەسن یاخود خزمەتگوزاری پێشکەشەکەن یاخود زۆرتر ئێتیمان بە مرۆڤێن بەڵام لە جیهانی ئێمە طبعا جیهانی شەرقی ئەوسەد بە تایبەتی یعنی بەڕاستی دیموکراسی نییە ئەوەی کە هەیە ئەیبینین تەنها بۆ شەرعیەتدانە بە دیموکراسیت نییە تەوزیعی مەقاعیدە لە سووریا لە عێراق لە مەسەن شوێنەکانی کە ئەگەن دیموکراسی گەمەیەکی ڕێکخراوە طبعا احتیادی مەسەن ئەکرێ ینی سیاستی نێودوڵەتیش دەستێکی زۆری هەیە بەڵام یعنی ئەلەم ناوچە بە تەئکید حیزبە ئایدۆلۆژیەکان حیزبە توندەکان یعنی بواری کارکردنیان زۆر کەمە و بواریان بۆ تەسکراوەتەوە و بە هیچ شێوەیەک ناتوان سەر یەکگرتو 4 کورسی هێنا لەم هەڵبژاردنە ئێوە خۆتان بەسەر کەوتووە زانن بەڵێ بە ناوی خۆی گەورە بە تەئکید تۆ کاتێک 2 کورسی دەکەی بە 4 لە پرۆسەیەکی هەڵبژاردن کورسیش قسە دەکا کەواتە خۆمان بەسەر کەوتوو دەزانین لە ڕووی ژمارەی دەنگەوە سەرکەوتون ئێمە لە 6 بازنەی هەڵبژاردن بەشداریمان کرد هەرێمی کوردستان 12 بوو لە 6 کاندیدماندانەنە لە 6 کاندیدماندانە لەو 6 4 دەرچوو 2 دەرنەچوو ژمارەی دەنگەکانمان لەو 6 بازنەیە قیاسەن بە هەموو هەرێمی کوردستان لە ئینتیخاباتی ڕابردوو زۆر زیاترە لە ئینتیخاباتی ڕابردوو بە هەموو بازنەکان واتە بە هەموو هەرێمی کوردستان 90,000 دەنگمان هێنا نزیکی ئەو جار تەنها لە 6 بازنە لە 105,000 بۆ سەرەیە باشە ئەم سەرکەوتنە بۆچی گێڕنەوە بۆچی یەکگرتو سەرکەوێ لە بەرامبەر کۆمەڵ داعکشێ من قسە لە یەکگرتو دەکەم باشە یەکگرتو دووسێ هۆکاری فاکتەری هەبوو کاندیدەکانی ئێمە بە تایبەتی دویان ئەزمموی پەرلەمانی بەهێزیان بوو و خەڵکی هەرێمی کوردستان ئەزمموی ئەوانەی لە بەرچاو بوو و کاندیدەکانی ترشمان بە هەمان شێوە کاندیدی بەهێز بوون و دواتر یەکگرتووی ئیسلامی کوردستان دەتوانم بڵێم لە 3 ساڵی ڕابردوو لە دوای مڕاجعات و گەڕانەوەی بۆ کارە ئەسڵیەکانی خۆی و ئەو استراتیژەی کە ڕسمی کردبوو تێیدا سەرکەوتوو بوو و هەڵمەتی هەڵبژاردننی یەکگرتووش هەڵمەتێکی بەهێز بوو بەس من وەک متابع وەک هاوڵاتی ئەو هەڵمەتم نابینی خۆم یانی خۆم وەک شەخصیانی ئێمە بڕیارماندا هەڵمەتەکەمان ئارام بێ زۆر یاعتیمان نەکەینە سەر ئاهەنگی جەماوەری و خیتابی وروژێنەر تەبەنی شتێکی ترمان کرد هەڵمەتێکی ئارام
بەڵام هەموو سەرکردە و کارکتەرەکانمان لە ناو خەڵک بچنە ماڵی خەڵک استراتیژی یەکگرتو بۆ ئەو مەرحەلەیە بۆ خەڵک ڕوونکەنەوە ئەوە یەکێک بوو لە کارە بەهێزەکانی ئێمە لە هەموو زۆنەکان بە هەموو سەرکردەکانی یەکگرتو و کادیرەکانی یەکگرتو و قیاداتی یەکگرتو چوینە ناو ماڵ و خەڵک و دۆستەکانمان. زۆر باشە. من لە ئەندامێکی ئەنجومەنی شورام بیست ئەیوت ئەم جارەی یەکگرت و لە مەرجێکی حتمی نەجاتی بوو. چۆن یانی بۆچی؟ نازانم کێوتوێتی لە یەکگرت و بەڵام احتیمالە مەبەستی ئەوە بوو بێ ئێمە دوو پەرلەمانتارمان هەبوو لە بەغدا، هەرێمی کوردستانیش بەرەو بەغدا دەکەوێتە ڕێ. ڕۆمێ باسی لەوە بوو بێ کە ئێمە ئەو دوو کاندیدەی هەمانە ئەگەر کەسمان نەبێ لە بەغدا بۆ یەکگرت و ئاسارێکی سلبی دەبوو. دوو کاندیدا چوار کاندیدیش چ دەوری ئەبرتیانی باس لە حوزور و وجود و پێناسەی خۆتە. من قەناعەتم وایە بەس تۆ بۆ کوردستان ئەچیتیا بۆ یەکگرت و عرضت کەم ئێمە بۆ کوردستان دەچین بەڵام پێگەی یەکگرتوش لەوێ بە زیندوی دێڵینەوە بۆی خزمەتی هەرێمی کوردستان بکەین. ئێمە لە ڕابردوو دوو پەرلەمانتارمان هەبوو بە شاهیدی دۆستەکانمان منافیسەکانمان ناڵێم نەیار چونکە کەس بە نەیار نازانین منافیسەکانمان لە خەڵکی هەرێمی کوردستان و دۆستەکانمان چ دکتۆر جەمال کۆچەر چ دکتۆر مستەنا ئەمین لەو کارکتەرە زیندوانە بوون کە زۆرترین دیفاعیان لە خەمەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە مافە دەستوریەکان لە موچە و بژێوی کردووە. پێتوانێت هەر ئەوە شوای کرد بێ کە یەکگرت و دەنگی زیاد بکە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە. زۆر باشە. مامۆستا بێمە سەر عێراق بەگشتی. بەس لە عێراقا مەسەرەن سوننەی عەرەب کە لەگەڵ کووردا زمانیان فەرقە باسی شیعە ناکەم شکستێکی بەرچاوی گەوریان هێناوە. ئەوان بۆ کە ئەبوو ئەوان سەرکەوتو بن چونکە عەرەب لە عالەمە زۆرتر ئیسلام بە ئیسلامی دەرکەوتو مەسەرەن لە تونسا و لە میسرا و لە مەغریبا و لە لیبیایەوە. ئێمە دەبێت جیاوازی لە بینی سونە لەگەڵ ئیسلامیەکان بکەین. ئیسلامیەکان دیارە مەبەستم ئیسلامیەکان شکستیان هێناوە. ئیسلامیەکان لە دوای پرۆسەی ئازادی عێراق دەتوانم بڵێم مامەڵەیان لەگەڵ پرسی عێراق و دەرهاویشتەکانی عێراق و پێکاتەی سیاسی لە عێراق مامەڵەیەکی سەرکەوتوو نەبوو. مامۆستا مستەفا بە بڵین سوننەی عەرەب سوننەی عێراق عەرەب بوونە دوو بەشێکیان چوونە سوڵتەوە بەشێکیان ئەگەر ڕاست بێ بڵم چوونە ئێرهابەوە وەکو حارس الزاری و ئەوانەی سوڵتە بوونە گەندەڵ و هەندێکیشیان بەرەو ئێران ڕۆشتن ئەوانی تریش بوونە تیرۆریست و دوای بکانەوە. پێتوانێت ئەوە کاریگەری زۆر بوو بێ لەسەر میسداقیەتی ئیسلامی سیاسی بەگشتی لە ناو سوننەی عەرەبە. سونە مامەڵەی ناتەندروستی کرد لەگەڵ گۆڕانکاریەکان لە عێراقدا. عێراق کاتێک ئەمریکا ڕزگاری کرد ئێرانیش حزوری گەورەی لە عێراق زۆر بوو شیعە زۆرینە و دەسەڵاتی گرتە دەست. سونە مامەڵەیەکی ناتەندروستی کرد و کۆک نەبوون لەو جۆرە مامەڵەیە لەگەڵ گۆڕانکاریەکان. بەشێکیان بەتوندی مامەڵەیان کرد و ڕەتیان کردەوە بەشێکیشیان چوونە ناوی ئەوانەی چوونە ناویشیان لەژێر تەسیری دەوروبەر هەر قەلق بوون و سوڵتەش لە عێراق کەس تێیدا بە سەلامەت دەرنەچووە بە شیعەوە بە سونەوە بە کوردەوە هەموو پێکاتەکان تووشی جۆرێک لە گەندەڵی وێرانە بوون کەس بە سەلامەتی دەرنەچوو. سونە شێکێک بوو لەو پێکاتانە کە زەرەری زۆری لەو مۆزوع کرد. زۆر باشە. با ئەم پرسیارە بکەم تۆزێک لە هێنەکە دەرەچێ بەڕێزت پێ دوای ئینتیخابات تەزویری تیا بۆ ئەم جارە؟ ئینتیخاباتی ئەو جار ئەوەی ئێمە ئاگادار بووین ئێمە لەو 6 بازنەی کە بەشداریمان کرد لەسەر هەموو سەر سندوقێک نوێنەری سەر سندوقمان بوو تا تەواوبوونی جوان بەڕێوەڕۆیی ناڵێم بێکەم و کوڕی بوو ناڵێم تەزویر هەر نەبوو بەڵام سەعات 6 سندوقەکە دەنگی وەرنەدەکردا دەخرا و دواتر هەموو ئەو وەرەقانەی کە تەبع دەبوو کیانەکانی ئێمە بەرپرسەکانی ئێمە نوێنەرەکانمان وەریان گرتەوە دواتر هاردی کۆمیسیۆنمان وەرگرت پاش هەفتەیەک هەمووی مطابق بوو هەستمان کرد لە ئینتیخاباتەکانی تر نەزیحتر بوو. زۆر باشە. ئێوە لە دهۆکە ململانەیەکی زۆرتان بەسەر کورسەکەی عومەر کۆچەر پێتوانی ئەوە ئیشارەتێک بێ بۆ نەزاهەتی ئینتیخابات بەگشتی وەکو ئاماژەم پێکەت ئینتیخاباتی ئەو جار جیاواز بوو ئینسان حەق بڵێ زۆر جیاواز بوو لە دوو ئینتیخاباتی ڕابردوو دەسەڵاتدارەکان نەیانتوانی زۆر تەلاعبی پێوەکەن هەوڵدرا
ئیشی زۆریش کرا بەڵام نیانتوانی. ئەچمە دەرەوەی عێراق و هەڵبژاردن پێتوانیە بەگشتی ئیسلامی سیاسی و بە تایبەتی ئیسلامی سیاسی معتەدیل ئەوەی کە پێی ئەوترێ کە ئێمانی یاخود ئەچێتە ناو گەمەی دیموکراسیێتەوە پێتوانێت بەگشتی جۆرە شکستێک داکەوتنێکی لە عالەما بەخۆیەوە بینیوە. ئیسلامی معتەدیل تەیاری ئیسلامی وەسەتی ئێمە قەناعەتمان وایە لە هەر شوێنێک فرسەتی بۆ هات بێتە پێش سەرکەوتوو بووە. لەو شوێنانە کە موئامەڕی لێکراوە و شکستی پێهێنراوە یا بە ئینقیلابات یا بە موئامەڕاتی وڵاتان. باسی موئامەرات دەکەم بۆ نمونە ئەوەی لە مەغریب ڕوویدا ئایا موئامەرەیە؟ ئەوەی مەغریب ڕاستە ئەگەر سیرکەی بیدە بەردەمی هەر توێژەرێک هەر کەسێکی خەبیری ئینتیخابی هەڵبژاردنێک هێزێک 120 کورسی ببێ بێتە دوو بێتە ئەوە دلیلی ئەوەیە هێزێک لە خزمەتیش بێ لە ئیشیش بێ هیچ فەزیحەیەکی سیاسی و ئەخلاقی و نیشتیمانیشی نەکرد بێ ئەوە مانای وایە کە ئەوە دەستێک لە وەزارەت باشە چۆن مەسەن ئەو تەطبیعی لەگەڵ ئیسرائیل ئامۆر کرد پێتوانێت و فەزیحەیە بۆ ئیخوانێک کە 100 ساڵە دژی ئیسرائیلی شەکە ئەوە لەوانەیە کە حەماسەکەی ئەڵێ من ئیسرائیل لە خەمە بەحرەوە ئەوە لەوانەیە کاریگەری بەشێکی لە 120 بۆ دابێت بەس خوانی ئەتراف بۆکن کە خەتای خوانە ئێنە خۆی هەروایە بەشی خۆیان تایەتی بەڵام قسە لەوەیە باشە لەوەیە من ئەروەندە بڵێم لە میسر لە تونس لە هەر وڵاتی سیرکەی مامۆستا ئەمە بینین لە لیبیایە لە سووریایە لە سوودانە دوای 30 ساڵ شکستیان هێنا بمانەوێن مەسەڵەن جنوبی سوودانی دێ بۆ اقتصادێکی داڕوخا و داشکا و کۆمەڵگەیەکی شکست مەسەلەی دارفۆر چۆن بڵین سوودان کێشە قوڵەکانی مێژوەیەکی دوورودرێژی هەیە باشەوە بێت مێژوەیەکی دوورودرێژی هەیە دووەم ئەوان ئیسلامیەکان لەو وڵاتانە لە هیچی تا ئێستا ئەو زەمینیان بۆ نەڕەخساوە بتوانن کاری خۆیان بەجددی بکەن. لە کۆتاییدا دەمەوێت ئەمە بڵێم دەنگی ئیسلامیەکان لە کوردستاندا لە ماوەی ئەم 30 ساڵەدا لە سنوورێکی دیاریکراودا دەسوڕێتەوە جارێک کۆمەڵی دادگەری سەردەکەون جارێک کێگرتو سەردەکەون بەڵام بەگشتی دەنگەکانیان لەوە زیاتر نەبووە کە ئەو سنوورەی چەند ساڵێکە دیاری کراوە.